فستیڤاڵی ڕەمەزان لە شاری هەولێر کرایەوە. فستیڤالەکە تاوەکو دوای جەژنی ڕەمەزان بەردەوام دەبێت پێکهاتووە لە چەندین زۆری خواردن لە خواردنی ناوەخۆ و خواردنی بیانی، هەروەها کۆمەڵێک کاری دەستی، کۆمەڵێک خواردنەوە لە شووتی، لە هەنار، لە شەربەت پڕە لەو شتانە. بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە و زۆر جوانە لێرەکە من بەدیم کرد ئەوەیە لە ناو ئەو هەموو خواردن و خواردنەوەیدا جلوبەرگ و پۆشاکی کوڕان لێرە بەدی دەکرێت. من دەستمە لای خاوەنەکەی بۆ ئەوەی کە بزانم بۆچی لێرە بە جلوبەرگ بەشداری کردەوە. سڵاوت لێبێ. ئەگەر پێم بڵێ لە نێو ئەو هەموو خواردن و خواردنەوە و کاری دەستێت تۆ چۆم و بڕیاردا بە جلوبەرگ بەشداری ئەم فستیڤاڵە؟ بەخۆی ناو بازاری هەولێرە شەوانەی ڕەمەزانە هەموو شتێک دەڕوا لێکوانە. ئەوە نێزیکە لە ناو لە قەیسەری، نێزیکە لە جرگوبەرگ، شەکەمە جرگوبەرگە، هەموو شتەشی لێیە. بەخۆی چل کۆشکە و چل کۆشکار کەسێک لەوە کردە شتێک. ئەم ئەزمێ بکەمە جلوبەرگ. خۆت دوکانی جلوبەرگت هەیە یان چی؟ نەخێت دوکانم نییە، بەس دەفرۆشم، بەخۆم جرگوبەرگ دەکڕم دەفرۆشم. کاری دەستی دەکەم. ئی جرگوبەرگی. باشە لێرە مشتریت هەیە، کارت باشە ئەوەندێکە بەخۆی ڕەمەزانان هەموو خەڵکە دەزانی بە ڕۆژ تۆزەك زەعیفە، بەس پاش پازدەی ڕەمەزانی بازارەکە دەبتەوە. خەڵکە هەمووی پێویستی بە جرک و کڕین و پێویستی بە بازارە، لە پاش پازدەی ڕەمەزانی بازارەکەمان باش دەبی. یعنی تاوەکو پازدەی ڕەمەزان بازارتان نییە، لە دوای پازدەی ڕەمەزان تاوەکو جەژن بازارەکە باش دەبێت. بازارەکەیە بەس تۆزێک زەعیفە جارێ، پاش پازدەی ڕەمەزان جرک و بەرگ دەڕوا. یعنی کاڵەکانی مەش هەرزانە و شتەکان تورکیە، یعنی قیاسات شمانەیە. خەڵکە داوا دەکا کابوومە کتە 10,000 تیشێر 10,000 شتی خەڵک شتی هەرزانی دەوێت. ئەمەش لە گارزانینە عەزمان لێ شتەکە هەرزانبی. ئەوەی کە دەمەوێت باسی کەم ئەو فستیڤاڵە تاوەکو دوای جەژن بەردەوام دەبێت، هەروەها هەر لە دوای بانگی مەغریبەوە تاوەکو پارشێو ئەم شەقامە بەڕووی شۆفێران دادەخرێت. تەنها ئەوەی کە بۆی هەیە هاتوچۆ بکە پیادەکانن، هەروەها ئەو کەسانی کە دێن ئێرە زیاتر گەشتیارن، عەرەبن، خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانن. فستیڤالەکەش بۆ ماوەی 30 ڕۆژ بەردەوام دەی، وەکو سەرۆکاتی شارەوانی هەولێر وتی.